شاندێکی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان لە بەغدایە کۆمەڵێک بابەتی گرنگ هەیە لەوێ باسی لێوە دەکەن بە تایبەتی نیگەرانیەکانی پارتی لە بەرپرسانی سیاسی عراق ئەو ڕێکەوتنانەی پێشووتر کراوە ئەو بێبەڵێنیانەی کە بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستان جێبەجێ کردووە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە دواکارتەکانی هەرێمی کوردستان و هەنگاوە گرنگانی ئەتوانێت بۆ سەقامگیری عێراق و هەرێمی کوردستان لە بەغداوە بینێت وەکو پێشووتر هەمیشە هەولێر سەرچاو یەکلایەکردنەوەی کێشە گرنگ و سەرەکیەکانی بەغداش بووە. میوانەکەم بەڕێز ڕێبوار بابکەی ئەنجامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە لێرە لەگەڵمە. زۆر بەخێر بێت. شاندێکی مەکتەبی سیاسی لە بەغدایە نیگەرانیەکانی پارتی دەگەێنە بەرپرسانی سیاسی عراق. پێتان وایە نیگەرانیەکان چین و بۆچی بەم شێوازە ڕاستەخۆ لەگەڵیان و توێژی دوولایەنە دەبێت؟ سپاس گولباخان بۆ ئەو دەرفەتە. ئەلبەتە بۆ بەرچاوڕوونی ئەو شاندەی باڵای پارتی دموکراتی کوردستان کە سەردانی بەغدای کردووە هەلبەت بۆەوە نییە کە گفتوگۆ لەسەر پرسە سیاسیەکان بکە، چونکە قۆناغی گفتوگۆمان تێپەڕاندووە و بۆ ئەوەش نییە کە ئیتفاقی سیاسی بکە، چونکە قۆناغی ئیتفاقی سیاسیمان تێپەڕاندووە و بۆ ئەوەش نییە کە باس لەوە بکرێت کە یاساکان بە شێوەیەک دەبچن، چونکە یاساکان هەن بە تایبەت یاسای بودجە، بەڵام یەکێک لەو یاسانەی کە پێویستە لێرە بەدوا لە پەرلەمانی عێراقا دەربچێ و خواستی هەرێمی کوردستان لە ڕووی دەستوری و تیاجێگیر بکرێت یاسای نەوت و گازە. ئەم سەردانەی شاندی باڵای پارتی دموکراتی کوردستان بۆ بەغدا بۆ ئەوەیە کە پەیامی سیاسی هەرێمی کوردستان بدا بە لایەنە سیاسیەکان بە تایبەتی لانی شیعە کە لایەنێکی سەرەکی پەیامە سیاسی چییە؟ پەیامە سیاسیە ئەوەیە کە ئەگەر بێت و لایەنە سیاسەکان لە عێراقە حکوومەتی عێراق لە چارچەوەی هەماهەنگی پابند نەبن بەو ڕێککەوتنانەی کە کراوە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بە یاسای بودجە و بەو دقەشی کە ڕێککەوتبوون لەسەری هەردوو حکوومەت هەرێمی کوردستان و عێراق لەسەر یاسای نەوت و غازە ئەگەر بێت و پابند نەبن بەوە هەڵبەتە هەرێمی کوردستان بژاردەی خۆی دەبێت و کاتێکیش کە هەرێمی کوردستان بژاردەی خۆی هەبێت لەوەیە کە بێگومان ئەم بژاردەیە کاریگەریە کاتە سەر هاوکێشە سیاسەکان لە عێراقا ڕەنگە مەسلەی بەرقەراری سیاسی هەم لە دامەزراوەکانی عێراقا لە حکوومەتی عێراقا هەمیش لەسەر ئاسی عێراق بە شێوەیەکی گشتی. بۆیە ئەم شاندا پەیامی سیاسی هەرێمی کوردستان ئەدا بە لایەنە سیاسیەکان، چونکە گوڵباخان لە ماوەی ڕابردووە ئێستاش ئەم هەوڵانە بەردەوامە هەوڵێکی سیاسی ئەو تۆ هەیە کە بەرچاوە بۆ لێدان لە پێگە و مەکانەی دەستوری هەرێمی کوردستان. ئەمان پێیان وابوو ئەو نەرمیەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی لە میانی ئەو گفتوگوانەی کە هەمان بوو لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر پرسگەرێکی سیاسی ئابووری پێیان وابوو ئەم نەرمیە دەرفەتە بۆ لێدان لە هەرێمی کوردستان، بەڵام ئەبێ ئەوە بزانن ئەم نەرمیە مانای تەسلیم بوون نییە بە ئیرادەی سیاسی ئەوان، چونکە ئێمە ئیرادەی سیاسی ئێمە پتەوە سەرچاوەکەی گەڕێتەوە بۆ خەڵکی کوردستان و بۆ هەڵوێستە نەگۆڕەکانی جەنابی سەرۆک بارزانانی. ئێمە بە هیچ شێوەیەک تەسلیم بەو ئیرادەیە نابین یان بەو هەوڵ و تەقەلا سیاسیە نابین کە ئێوێ لە پێگە و مەکانەی دەستوری هەرێمی کوردستان. باش ئاماژەت بەوە کرد کە هەرێمی کوردستان بژاردەی دیکەی لە بەردەمدا دەبێت. کارتەکانی هەرێمی کوردستان بژاردەکانی چی دەبن ئەگەر بە هەمان شێوە مامەڵەی لەگەڵدا بکرێت کە لە ڕابردوودا کراوە؟ ئێمە هەلبەتە ڕەنگە ئێشتا زوو بێ ئێمە قسە لەسەر ئەو کارتانە بکەین، بەڵام بە دڵنیاییەوە بژاردە هەن لە بەردەم سەرکردایەتی خۆمان لە هەرێمی کوردستانە و ئەم بژاردانە کاریگەری خۆیە بێ لەسەر ڕێڕەوی سیاسی لە عێراقا و لەسەر هاوکێشە سیاسیەکان لەسەر پرسی حکومڕانیەت لە عێراقا بەگشتی کاریگەری خۆیە بێ. گوڵباخان ڕاستە ئێمە تاکلایەنە نین واتە تاکلایەن نین لە هاوکێشەی سیاسی لە عێراقا، بەڵام ئێمە ژمارەیەکی قورس و کاریگەرین و کاتێک کە بژاردەکانی خۆمان بخەینە ڕوو کاریگەریەکی نەرینی ئەکاتە سەر هاوکێشە سیاسەکان ڕەگە باڵانسەکە بەلای ئێمەوە بشکێنێتەوە. بەڵام لە ئێستادا چووکە نیەتی ئەم شاندە ئەوەیە کە پەیامێکی سیاسی بە شێوەیەکی دیبلۆماسی بگەینێتە لایەنە سیاسەکان ڕەنگە لە ئێستاە زوو بێ قسە لەسەر بژاردەکان بکەین، بەڵام بە دڵنیاییەوە بژاردەکان دیراسە کراون و ئامادە کراون و هەچ کاتێک کاتی خۆی بێ ئەکرێ و بژاردەنا بخرێت. باشە هیچ پاڵپشتێک بۆ ئەم هەنگاوانەی هەرێمی کوردستان هەیە چ لە ناوخۆ چ لە دەرەوە؟ بێگومان ئێمە مافی دەستوریمان پێشێل کراوە، کاتێکیش کە لایەنێک مافی دەستوری پێشێل بکرێ هەڵبەتە لایەنی سێەم کە کۆمەڵگای نێودەوڵەتی بێ نەتەوەی گرتەکان بێ پاڵپشتی ئەم لایەنەیەکە کە مافی دەستوری پێشێل کراوە. کۆمەڵگای نێودەوڵەتیش نەتەوەی گرتەکانیش ئەزانی کە هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانی هەموو ئەو هەنگاوانە هەموو ئەو پابەندبوونانەی کە هەبووە لە میانی ئەو ڕێکەوتنانەی کە کراوە ئەو یاسانەشی دەرچوو لە پەرلەمانی عێراق بە تایبەتی یاسای بودجە حکومەتی هەرێمی کوردستان تەواوی پابەندبوونەکانی خۆی خستۆتە ڕوو و جێبەجێ کردو، بەڵام ئەوەی کە ماوە حکومەتی عێراقە
بەهۆی هۆکاری سیاسی و بەهۆی ئەوەی کە تەوژمێکی سیاسی هەیە بەداخەوە بە چاوساغی هەندێک هێز و کەسایەتی لایەنی سیاسی نێوخۆی کوردستان ئەوێ لە پێگە و مەکانەی دەستوری هەرێمی کوردستاندا ئەمە بۆ ئێمە قابلی قوبول نییە ئەگەر ئێمە شۆڕشێکمان هەڵگیرسان بێ بۆ داکۆکیکردن لە پێگە و مەکانەی دەستوری هەرێمی کوردستان هەڵی دەگرسێنین و دروشمی ئەوەش بەرزەکەینەوە یان کوردستانیان نەما. باشە پێتان وایە ئەم سەردانی ئەمجارەی پارتی و پێداگربوونی لەسەرەوەی کە پێویستە ڕێککەوتنانەوەکو خۆی جێبەجێ بکرێت و دوایەم پەیامە سیاسیە چ کاریگەریەک لەسەر هەڵوێستی بەرپرسانی عێراقدا دەنێت پێشووتر بەم شێوازە هەڵوێستی ڕوونی و ئاشکرایی لایەنە سیاسیەکانمان لەگەڵ بەغدا نەبینیەوە. وتمان ینی ئێمە ئەو نەرمیە کە نوانمان نیاز پاکیمان لێ هەبوو ویستومانە کە کێشەکان چارەسەرکەین بەرمەبنای دەسوور بەرمەبنای ئەو ڕێککەوتنانەی کە هەبوو بەداخەوە گوڵواخان لە ماوەی ڕابردوو تەنانەت ئەو ڕێککەوتنە سیاسیانەی کە کرابوو جێبەجێ نەکراوە تەنانەت ئەو بەشە بودجەشی هەرێمی کوردستان کە لە یاسای بودجەی نەوت و غازە سەرباریەوەی کە دەستکاریشی کرابوو بەڵام دوجار کە یاساکەش دەرچوو وەکو خۆی جێبەجێ ناکرێت ئەمە وەکو باسم کە ڕەنگە ئەوە لە ذهنیەتی سیاسی خەڵکانێک لە عێراقەوە بقۆزرێتە کە ئەوە لە پێگەی بێهێزی هەرێمی کوردستانە بەڵام کاتێکیش کە ئێمە بژاردەکانی خۆمان بخەین و پەیامی سیاسی بەڕوون و بە ئاشکرا بگەینین بەو لایەنانەی کە ئەتوانن بڕیاری سیاسی عێراقیان بەدەستەوەیە بێگومان کاریگەری خۆیە بم پێم وایە پێداچوونەوەیەکی ئەو تۆشە بێ بە سیاسەتی خۆیان کە هەیەە بەرامبەر بە هەرێمی باشە پێتان وایە بۆچی ئەم مامەڵەیە لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت هاوپەیمانی داری دەوڵەت و حکوومەتەکەی سوودانی هەر لە سەرەتای دروستبوونیەوە لە دوایە و گرژیە زۆرەی کە لە بەغدا لە نێو ماڵی شیعەدا هەبوو دوجار لە هەولێریەک لای کرایەوە هەرێمی کوردستان نیازپاک بۆ بەردەوام جەختی لە گفتوگۆ کردەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان ئایا ئەمە ئیرادەیەکی یا بڵین پاڵپشتێکی دەرەکی هەیە گوشارێک هەیە لەسەر حکوومەتەکەی سوودانی بەم شێوازە مامەڵە بکات یان نەهر ئەمە سروشتی حکوومەتی بەغدایە بەگشتی کارتێکردنی دەرەوە هەیە دەستێوەردانی دەرەوە هەیە ئەمە ناشاردرێتەوە بەڵام لەگەڵەوەشدا حکوومەتی عێراقە و ئەوانەی کە حکوومەتی عێراقیان پێکردنەوە ڕاستە ئێمە لایەنێکی سەرەکی بوون لە ئیدارەی دەوڵەت ئێستاشی لەگەڵ بێ بەڵام ئێمە کۆمەڵێک داواکاری خەڵکی کوردستانمان هەبووە کردومانەتە بنەما هەم بۆ گفتوگۆ دانوستاندن ئەمیشکەوە دوجار ڕێککەوتنی لەسەر کراوە ئەوەی کە هەوڵی حکوومەتی عێراق ڕەنگە من نەتوان بڵێم حکوومەتی عێراق چونکە حکوومەتی عێراق خاوەن ئیرادەی خۆی نییە خاوەن بڕیاری سیاسی خۆی نیە ڕەنگە ئەگەر ئێمە باز لە لایەنی سایکۆلۆژی سیاسی کەسایەتی سوودانی بکەین درک بەوەکەین کە سوودانی لەگەڵەوەی کە کێشەکان بە گوێرەی ئەو ڕێککەوتنامانەی کە هەیە جێبەجێ بکرێت بەڵام ئیرادەیەکی تر هەیە یان هێزێکی تر هەیە یا تەوژمێکی تر هەیە لە دەرەوەی حکوومەت ئەگەرچی لە ناو حکوومەتیش دەستی هەیە ئەوێ ئاراستەی سیاسی بە شێوەیەک ببە کە لێدان بێ لە قوارەی دەستوری هەرێمی کوردستان ئامانجی سەرەکی ئەم هێزە سیاسی لە ئێستاە لە ڕابردوشدا هەڵبەتە کاتێک کە هەرێمی کوردستان تووشی هەڵومەرجێکی سیاسی ئەوتۆ بێ ئەمان هەوڵ دەدەن بیقۆزنەوە دوجار ئەم هەڵومەرجە بکەن بە بڕیارێک لە دژی هەرێمی کوردستان کە ئەمە بۆ ئێمە هێلی سوورە و قابلی قبول نییە ئێمە ئامادەین بە هەموو شێوەیەک ڕەنگە ئێمە ئەگەر مخەیەرکەین بەرامبەر ئەوەی کە تۆ موچەت ئەوێ یان ژیانت ئەوێ یاخود کوردستانت هەیە بە دڵنیاییەوە خەڵکی کوردستان ئەڵێ ئێمە کوردستانمان دەوێت بە هیچ شێوەیەک دەستبەرداری ئەو پێگە دەستوریە نابین کە بە خوێنی هەزارەها شەهید هاتۆتە کارەوە. زۆر باشە بەڕێز ڕێبوار بابکەی ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان زۆر سپاس لەگەڵ مامۆی.